شتان ڕۆژێک بەر لە ئێستا لە دەربەنیخان ئاماژەت بۆدا کە سەرکردەکانی لە ماوەی 2 هەفتەیە کۆبوونەوە من لا كاش قلت ما مش داوي كونغرا كاين خو كونغرا 2 ساڵی بەسەرات شو قوربانە ما شتێکی تازە نییە ئەو ڕێکوتی حیزبەکان ئێستا یەکێتی پارتی نزیک بوونەوەیان هەیەەوە تۆ لە ژوور و ئاماژەت بۆ کرد ڕێکوتنەکەی گۆڕان و یەکێتی گرنگترە قسێکمان لەسەر ئەمە بۆ بکە من وتم ڕێکەوتنەکەی گۆڕان و یەکێتی گرنگە لەبەرەوەی بە حزوری مام جەلال ئیمزا کراوە ئەمە دەبێت جێبەجێ کرێت دوای ئەوە ئێمە ئامادەین لەگەڵ پارتیش دانیشین بەڵام ناکرێت ئێمە گۆڕان پەراوێز خێنی بچین ڕێکەوتێکی تازە بکەین ئەی ئەم ڕێکەوتەی ترچی لێهات بە حزوری مام جەلال کرا یەکێتی جارێ هیچ پرۆژێک پێشکەش نەکراوە لە سەرکردایەتی ئەنجومەنی سەرکردایەتی هەر پرۆژێک هەیە بە لە ئەنجومەنی سەرکردایەتی ئەو کاتە ئەتوانین قسە بکەین ئەمەی هەیە ئێستا دەنگ دەنگۆیە هیچ شتێک ناتۆ دەنا ئەنجومەنی ناوەن ئەنجومەنی سەرکردایەتی من پێم وایە ئەو پەیامەی بەڕێز کاک مەسعود بڵاوی کردەوە دەبێت وەک خۆی جێبەجێ کرێ بەڕاستی هەر ڕێکەوتنێکی تر لە دەرەوەی ئەو پەیامە پێم وایە قابلی قبولکردن نییە پەیامێکە کاک مەسعود بارزانی خۆی بڵاوی کردوتەوە داواکاری گۆڕانکاری کردو لە هەر سێ سەرۆکایەتیکە ئێمە هەمومان بەرەو پیری ئەو پەیامە ڕۆیشتین بە گۆڕان بە یەکێتی بە لایەنەکانی تر حەز دەکەین وەک خۆی جێبەجێ کرێ بەڕاستی حەز ناکەین پرۆژەیەکی تر بێتە ئاراوە مادام کاک مەسعود ئەو پەیامەی داوە وڵای ترەوە من هەموو یەکێتینیم قوربان دەبێت ئەنجومەنی سەرکردایەتی و ئەنجومەنی ناوەند و ڕێخستنەکان بڕیان لە دەرەوەی کێشە سیاسیەکانی نێوان حیزبەکان لە کێشە ناوخۆیەکانی یەکێتی تۆ چەند جارێک ئاڵیت دەبێت هەر چۆنێکە چارەسەر بکرێت قسەی تۆ چیە لەسەر ئەم کێشە ناوخۆیان وڵا دەبێت چارەسەر کرێت ناکرێت چیتر یەکێتی بەدەستی 15-16 نەفەرەوە بەڕاستی بناڵێنێ ئەمڕۆ بینیتان لەو مەراسیمە ئەو هەموو خەڵکە خوێنگەرمە ئەو هەموو کەس و کاری شەهیدا ئەمانە خۆیان نەبەخشی بۆ ئەوەی خەڵکانێک بێن یاری بە داهات و یەکێتیەوە بکەم بەڕاستی چیتر قابلی قبول نییە دەبێت یەکێتی بگەڕێتەوە دەست یەکێتیەکان و بەڕاستی داوای کۆنگرەشەکەین ئێمە وەکو کادرانی یەکێتی بۆی سەرکردایەتیشی نوێ خوێنی نوێ خوێنی تازە بێتەوە ناو ڕیزەکانی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ ئەوەی دووبارە ئێمە بتوانین یەکێتی بکەینەوە خزمەتکاری خەڵکو ئەو یەکێتی کە جاران خەڵک شانازی پێوە دەکرد وڵا خەڵک زۆر هەیە بەرپرسە ناتوان بەناو خەڵک بڵم بەڕاستی سەرەوە ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی بەرپرسن خۆ خوارەوە من ئیتر ناتوانم لەم هەموویان بەڵام بەرپرسن ئەوان خۆ ئەوان خەڵک بەڕێوە بن ئەوانە بێ ڕێنمایی کادرانی خوارەوە بکەن زۆر سپاس قوربان مەمنون